لە جیهانی دیجیتاڵی ئێمەدا هاوبەشیکردنی زانیاری کەسی یان وێنە هەندێک جار دەبێتە هۆی دروستکردنی بارودۆخی نەخوازرا و سەخت. گرنگ ئەوەیە لە بیرت بێت کە کاتێک شتێک هاوبەشی دەکەیت کۆنتڕۆڵکردنی بڵاوبوونەوە و چۆنێتی بەکارهێنانی سەختە. سانا ماوەیەکە لەگەڵ خۆشەویستەکەیەتی وێنەیەکی تایبەت بۆ خۆشەویستەکەی دەنێرێت. دوای جیابوونەوەیان ئەوی ژوێنەکەی لەگەڵ کەسانی تردا بڵاو دەکاتەوە. سانا هەست بە شەرمەزاری دەکات و پەشیمان دەبێتەوە لە ناردنی. تەنانەت هەندێک کەس هەوڵ دەدەن وێنەکە بەکار بهێنن بۆ ئەوەی فشار بخەنە سەری بۆ ئەنجامدانی ئەو شتانەی کە نایەوێت بیکات. بیر لەوە بکەرەوە ئەگەر کەسێک داوای هاوبەشیکردنی زانیاری کەسی یان وێنەی تایبەتی لێت کرد یان بۆت بنێرێت، لەوانەیە هەست بە ناڕەحەتی، نیگەرانی، دڵتەنگی یان دڵەڕاوکێ بکەیت. ئەمە پێی دەوترێت هەستی ئاڵای سوور. دوای چەند مانگێک سانا نامەیەکی لە ئۆنلاین بۆ دێت کە داوای ناردنی وێنەیەکی تایبەتی لێ دەکات. سانا هەست بە هەستی ئاڵای سوور دەکات و بڕیار دەدات قسە لەگەڵ دایکی بکات. دایکی بۆی ڕوون دەکاتەوە کە نابێت هەرگیز هەست بە فشار بکات بۆ بڵاوکردنەوەی ئەو جۆرە وێنانە، بەیەکەوە پەیوەندیەکە بلۆک دەکەن. کاتێک ئەزمموی هەست بە ئاڵای سوور دەکەیت، چه هەستکردن بە ناڕەحەتی، نیگەرانی یان فشار بێت، بوەستە و بیر لە هەست و هەڵبژاردەکانت بکەرەوە. زۆر گرنگە قسە لەگەڵ کەسێکی متمانە پێکراو بکەیت